سڵاو هاوڕێیان چۆنن باشن ئەم لایفەم بەڕێوەیە یعنی بەڕێوەیە مەبەست خۆی وشەی بەڕێوەیە دوو مانای هەیە لە کوردیە بەڕێوەیە یعنی لە داهاتووە ئەگات ئەوە مانایەکێتی بەڵام من بە ماناکەی تر بەکارێنم بەڕێوەیە ینی بەڕێگەوەم ئەها بەڕێگەوە گوڵچنین سەربڕین بابەتی ئەم لایڤەمان هاوڕێیان فیلمێکە فیلمێکی بەرهەمی هۆلیوودە فایت کڵاب دەیڤید فینچر دەرهێنەرەکەی دەیڤید فینچرە کێ دەوری تیابینێ براد پیت و ئەوی تر ناوەکەی بەڕاستی ناوەکانم نووسیوە بۆی ئێدوارد نۆرتۆن و هێلێنا ناوی چییە هێلێنا ئەوەی کارتەری تر نازانم ناوێکی تریشی هەیە بەڵام هێلێنا کارتەر ئەوەی کە لە هینیشا دەوری بینیوە لە ناوی چی بوو ئەوەی چەند لایڤێکم لەسەر کرد هاری پۆتەر لە هاری پۆتەرە ڕۆڵێکی جوانی بینیوە ئەو هێلێنا کارتەر براد پیتیشی تر خۆتان نەیناسن ئەکتەرێکی ئەوەی کە پێی وترێ بانکەبڵ یەکێکە لە ئەکتەرە هەرە بانکەبڵەکان ئەوانەی کە هەر ناوی لەسەر فیلمێک هەبێت فیلمەکە هەرچیەک بێت نەک ئەو فیلمە پارەی خۆی هێنێتەوە بەڵکوی تر بە ملیۆنان قازانجەکە ئەوە کتێرانە پێیان ئەوترێ بانکەبڵ بابەتی جارێ با بڵێم بۆچی باسی ئەم جۆرە فیلماکەم جۆرێکە لە سینەما هەڵبەتە هۆلیوود بەگشتی جۆرێکە لە سینەما کە زۆر کەس حەزی لێی نییە زۆر کەس بە بەشێکی دانێ لە سیستەمی سەرمایەداری و لە ماس بڵێن هونەری ماس هونەری زۆرینە ئەو هونەرەی کە بۆ هەموو کەسە و زۆرتر ئامانجی بازرگانیە بەڵام هۆلیوود چەند ساڵێکە لە ڕاستیە گۆڕاوە لە شتاکانەوە توانین بڵین ئایدیۆلۆژیایەک کە باسم کردووە لە ڤیدۆی ترا وۆکیزم دەسەڵاتی بەسەراگرتووە ئایدیۆلۆژیای چەپ هەڵبەتە پێشتر دەتوانین بڵین چونکە شەڕی سارد هەبوو بۆچی لە شتاکانەوە وای لاتووە چونکە پێشتر شەڕی سارد هەبوو ئایدیۆلۆژیای کۆمۆنیستی وەک بڵێ قەدەغە بوو لە هۆلیوودا ینی چەپگەرایی یا ڕەخنەی ئاشکرایی سەرمایەداری ناکرا لە سینەمای هۆلیوودا تەنانەت سەردەمانێک ماکارتیزم باو بوو ماکارتیزم چییە؟ ئەو وەزیرەی ڕۆشنبیری کە هینیە کرد دادگایی ئەو کەسانەیە کرد کە گومانی کۆمۆنیست بوونیان لەسەر بوو لە هۆلیوودا چونکە پارتی کۆمۆنیست قەدەغەیە لە ئەمریکا وەگەزانن یعنی بۆت نییە پارتێک دروستکەی بە ناوی پارتی کۆمۆنیستەوە هەرچەنەکە کەسێکی وەکو بێرنی ساندێرس یا کەسانێکن کە کۆمۆنیستن یا نۆام چۆمسکی ئانارشیست و کۆمۆنیستن بەڵام بە ئاشکرا وا ناڵێن لە سەردەمی شەڕی ساردا ئەوە هەبوو دادگایی و شتەکرا ئەوە بوو ئیلیا کازان بۆ نمونە ئیلیا کازان تەنانەت
لە دادگایەکەیان ناوی هەندێ برادری خۆی هێنا وەکو ئارسەر میلەر ئەوەی شان و نامە نووسەکە یعنی وەک بڵێ هینە وەکو چۆن لە زیندانی بەعسا هەنێک کەس ناوی ئەوت ناوی خەڵکی ئەوت ئیدیا کازان تا ئەمڕۆژ ینی هۆلیوود دژیەتی لەبەرەوەی کە ئەڵێ خیانەتی کردووە ناوی خەڵکی هێناوە هەڵبەتە کۆمۆنیست بوو نەبوو بە دزیەوە بێت ئارسەر میلەر بە دزیەوە هین بوو ئەمەش بە خیانەت حسابە بە پێی یاسای ئەمریکا چونکە حزبی کۆمۆنیست وەکوەیە بەعسی بیت لە ئێستەیە لە عێراقە لە کوردستانە بەعسی بوون هینە قەدەغەیە یا داعش بوون ئەگیرەیت لە ئەمریکایە وا بوو بەڵام لە هەشتاکانەوە لە ڕووخانی سۆڤیەتەوە سۆڤیەت کۆمۆنیزم لە شێوەی دەوڵەتە ڕووخا بەڵام لە شێوەی ئایدۆلۆجیە بە پێچەوانەوە دنیای گرتەوە بە تایبەت ئەمریکا ئێستا زانکۆکان نیویۆرک تایمز و زۆرینەی ئەڵێن لە سەدا 99 ڕۆژنامە و گۆڤار و میدیاکانی ئەمریکا نەگەڵێن ینی خۆتان گوێی لێ بگرن بەدەر لە فۆکس نیوز و چی پێ ئەڵێن نیویۆرک پۆست وەبزانم نیویۆرک پۆست یا نیویۆرک پۆست بەدەر لە فۆکس نیوز و نیویۆرک پۆست لە سەدا 99 میدیاکان چەپن دژە ترامپن هەر ئەکتەرێک لە هۆلیوود بڵێ من دەنگ بە ترامپ هەیەم یەکسەر دەرەکرێت ئیتر کار لە دەستەیە هەموو شتێ لە دەستەیە بە هیچ شێوەیەک ینی فاشیزمێکی وۆک هەیە فاشیزمێکی تەنها لە زنجیرەکان ئایبینن نێتفلیکس وۆکە خۆتان نەزانن فەیسبوک کە زوکربێرگ دژە دیموکراسی ئەنی هینە چەپە ئیتر وۆکە بۆیە ئەکاونتی تەنانە تویتەر هەموو سیلیکۆن ڤالێ ینی وۆکن بۆیە ئەکاونتی دۆناڵد ترامپیان هین کرد کانسڵ کرد کانسڵ کەلچەری پێڵێن کەلتوری سڕینەوە ئایدۆلۆژیای وۆک ئایدۆلۆژیایەکی تۆتالیتارە کە کەلتوری سڕینەوە بەکارێنێ ئەکاونتی دۆناڵد ترامپیان سڕیەوە ئەوە خۆی ئێوێ میدیایەکی تازە دروستکە بێژگەلەوە چونکە کوڕی بایدن گەندەڵی کردووە گەندەڵیەکی گەورە نەیان هێش بڵاو بێتەوە ئەو دۆکیومەنتانەی کە پیشانیە بایدن گەندەڵی گەورەی کردووە لەبەرەوەی سەرۆک وەزیران بووە یا جێگری سەرۆک بووە چکە سەرۆک وەزیرانیان نییە ئەمریکا لەبەرەوەی جێگری سەرۆک بووە کوڕەکانی بە پارەیەکی زۆری میلەت گەندەڵیان کردووە کاسپیان کردووە و هەڵبژاردنەکانیش من گوێم لە هەموو شکاتەکانی بەرەی ئەوەی سکاڵاکانی دادگا هی بەرەی ترامپ گر کە بە ئاشکرا تەزویر بوو هەر بۆیە ئەمریکا ئێستا تێکچووە ینی ئەمریکا لە سەرەتای کۆتاییدایە چونکە ئەمریکا بووە بە دوو بەش بە تەواوی دژی یەکن وەکو کوردستانی لاتووە وەکو چۆن پارتی هەیە و دژە پارتی هەیە ئیتر ئەمانە بە هیچ شێوەیە دوویدارەی هەیە ئەمریکاش ئەبێتە دوویدارەی لە هەموو شتێکە ئەوە زانکۆ دروستەکرێت کە زانکۆکان هەمووی چەپن هاوڕێیان دەنگ و هەموو شتێک تەواوە بۆی کێشە نەبێت ینی ببورن ئەبوو لە سەرتاوە باسی ئەو بکەم لە سەرتاوە پرسیاری ئەو بکەم دەنگ و شت تەواوە هاوڕێیان ئەگەر بتوانن بە کۆمنت هەموو جار ئاگادارم کەنەوە ئەوەیە کە بۆچی باسی ئەمە هۆلیوود ئیتر لە ڕووخانی دیواری بەرلین و ئەمانەوە ئایدۆلۆژیایە دەستی گرتووە بەسەر هۆلیوودە ئەم فیلمە لە 1999 بەرهەمهێنراوە خۆی فیلمەکە چییە ینی داواکاری خۆی بەرهەمهێنەرێک لە ئەمریکا وەکو ئێمە نییە وەکو لای خۆمان نییە دەرهێنەر بڕیار بات فیلمێک بکات شتی وا ئەبێت بەڵام زۆرتر بەرهەمهێنەرەکە بڕیارەیە بەرهەمهێنەر
بڕیارەیە فیلمێک بکات لەبەرەوە ئەچێ دەرهێنەرێکە دۆزێتەوە کە بگونجێ و بە دڵی بێت بۆ ئەو فیلمە. ینی ئەو شتە نییە لە کوردستانە بەو شێوەیە نییە زۆر لەبەرەوە لەوانە لی تێنەگەین. بەرەمێنەرەکە ئەم فیلمە لە چیەوە هاتووە؟ لە ڕۆمانێکەوە، هەر بۆیە بە فەڕەنسی پێڵێن فیلم دۆتۆر، ینی ئەو ژانرەیە کە لە ڕۆمانەوە هاتووە کە لە ئەدەبەوەیەت. لە پێشا ڕۆمانەکە هەبووە، ئیتر بەرهەمێنەرەکە ویستێتی ئەو ڕۆمانە بکەن بە فیلم، داوای لە سیناریست کردووە، 2 سیناریستی پەیدا کردووە کە پێی وتون ئەم ڕۆمانە بۆ بکەن بە سیناریۆ. دوایی دەرێنەرێکی ئەوەی دەیڤید فینچەر بۆ نمونە داوای لێ کردووە کە دەرێنان بکە بۆ ئەم فیلمە. ینی بەو شێوەیە بووە. تەنانەت ئەکتەرەکانیش ینی پرۆدیوسەر بڕیاریان لەسەرەیە، نەک دەرێنەر پێشنیاری هەیە، کۆمەڵە پێشنیاری هەیە، بەڵامی تر پرۆدیوسەرەکە بڕیارەیە، چونکە مەسەلەی ئەوەی چ ئەکتەرێک بەکاربێنی و بەکارنێنی ئەویان پەیوەندی بە ئابووریەوە هەیە. ینی تۆ دەرهێنەرێک ئەکتەرێکی بەدڵ بێ بە زەکتەرەکە گران بێت، ناتوانێت ئەبێ بەرهەمهێنەر بڕیار بە. یا بۆ نمونە ئەو شەریکەی بەرهەمێنانە کێشەی هەبێ لەگەڵ ئەکتەرێکە، کۆنتراکتی نەبێت، نازانم چی. ینی مەسەلەکە تەنیا ئەوە نییە بڵێ دەرهێنەر بڕیارەیە. باشە، ئەوە ئەم فیلمە باسی چیەکات؟ بە کورتەیەکی چیرۆکەکە جارێ باسکەین. چیرۆکەکە ئەوەیە کەسێکەیە کە ناوی نەڕێیتەر ینی گێڕەرەوە، خۆی لە ڕۆمانە ئەو شتە هەیە، بەڵام ئەمان ئەو شتیان هێشتوێتەوە. نەڕێیتەر ینی ئەو کەسەی کە گێڕانەوەکە ئاکات لە ڕۆمانە، کێ چیرۆکەکە ئەگێڕێتەوە. زۆرجار نووسەرەکەیە، زۆرجار کەسایەتیەکی ناو ڕۆمانەکەیە. لەم ڕۆمانەیە کە کراوە بە فیلم، نەڕێیتەر واتە گێڕەرەوە کەسایەتی یەکەمە کە نۆرتن دەوریە بینێت، ئەو ئەکتەرە بە ناوەکان بە هەڵە نەڵێم، ئێدوارد نۆرتن. من هەڵەیەکم کردوە زانم دەڤید فینچەرم بە ئێدوارد و دەڤید هەنەجار تێکەڵیانەکەم، بەڵام ئێدوارد نۆرتن دەوری نەڕۆیتەرەکە بینێ، واتە ناوی نییە، بێناوە، کەسێکە ئەمە خۆی لە خۆیان لە ڕۆمانەکانی کافکا ئەیبینین، لە ئەمە مانایەکی هەیە، ینی مانایەکی فەلسەفی هەیە. مەبەست لەوەیە کە ژیانی مۆدێرن وەکو چۆن لە سیستمی کۆمۆنیستیە کەمپێکی گەورە هەیە، کەمپی زۆرەملێ کە کەسەکان ناویان نییە، تەنیا ژمارەیان هەیە. ئەم کەسایەتیەش دواتر فیلمەکە باسی یەکەین کە ڕەخنەیە لە سەرمایەداری. ئەم کەسایەتیە ناوی نییە، هەر ناوی نەڕۆیتەرەکە گێڕەرەوە. ئەم کەسایەتیە کەسێکە هینی هەیە، خەوزڕانی هەیە، شەو خەوی لێ ناکەوێت، چونکە ئیشەکەی ڕۆتینە، ئیشەکەی هەمان شتە لەگەڵ کاغەزایە. لەکوێ ئیشەکە؟ لە شەریکەیە کە ئۆتۆمبیل نوێ ئەەکەنەوە، بەڵام ئەم لە ئەدمینسترێشنەکە ئیشەکە، ینی لە هین لە چی پێڵێن لە کارمەندێکە ئیشەکەی لە پشت مێزەوەیە، ڕۆتینە، هەمیشە ئەبێ قات و کراڤاتی لەبەرابێ، ینی کەسێکە ژیانی وەکو یەکە، هەموو ڕۆژێکی وەکو یەکە، هیچ شتێکی نوێ لە ژیانیان نییە. ژیانی بە تەواوی ئەوەیە کە وەکو ئەم فیلمە ڕەخنەی لێگرێ، کۆنسومێریزم واتە مەسرەفگەرایی، بەکاربەر، کەسێکە کەسایەتیەکە نمونەی بەکاربەری و مەسرەفگەراییە، نمونەی کۆیلەی مۆدێرنە، ئەوەی کە پێوترێت کۆیلەی دام و دەستگاکان، دام و دەستگا، کۆیلەی ئەدمینسترێشن، ینی کۆیلەی کارژێڕی، کۆیلەی ئەوەیە، ینی ئەو ڕۆتین، کۆیلەی ڕۆتینە.
ئەم کەسایەتی نییە پیاوە بەڵامیش پیاوەتی نییە جا ئەم فیلمە ڕەخنەشە لە پیاوەتی لە هین لە لاوازبوونی پیاو لە سەردەی مۆدێرنا بۆ نمونە زەوقی نییە زەوقی بەلای ژنا ناچێ ژیانێکی سێکسی نییە کەسێک کە تام لە هیچ شتێک نابینێ بێزارە لە هەموو شتێ لەبەرەوە خەوی لێ ناکەوێت چونکە ماندوو نابێ بە ڕۆژ ئەچێ بۆ دەوام هەموو دەوامەکەی وەکو یەکە کاغەز و نازانم چی و لە پشمێزەوە دانیشە کە سەفەریژەکە لە پلەیەکە فڕۆکەی پلەیەکە سەفەرەکات و یێت و هەر بۆ ئیشەکەی ینی بۆ خۆی سەفەر ناکات بۆ ینی ئەوەیە کەسایەتیەکە نمونەی کەسایەتی پیاوێکی ئەمڕۆیە ئەوەی کە نیچە پێڵێ the last man وازم بە ئینگلیزی وای پێڵێن بە گۆڕان لە دژی گەندەڵی دروزە بێ خۆی گەندەڵترینە گۆڕان لە دژی هەموو شتانێک کە ئەو ڕەخنەی لێگرێت بۆ نمونە ئازادی دەربڕین کەچی خۆی دژی هەموو ئازادیەکی دەربڕینە پارتیەک بۆی نییە لە سلێمانی ئازادی دەربڕینیە بێتەوە بە ئاڵاوە بۆت نییە بە ئاڵای کوردستانە بچی بۆ گردەکە ڕێکتە قەولەکەن هاوڕێن هەر ڕێک ئامادەن لەوێ بووکوشن چکە بە ئاڵای کوردستانە چۆنە بەس بە ئاڵای عێراقەوە بچۆ ماشتەکان پێ و ماچەکانی تر هینە یعنی مەبەستم شتەکە هەموو شتانی کە ئەوان دژین لە پارتیە خۆیان یا ئەیکەن یا پشگیری لێەکەن بۆ نمونە ئەگەر باسی ڕۆژنامەوان کوژی بکەیت ئەگەر یەکێتی ڕۆژنامەوان بکوژێ کێشە نیە لەلایەن ئەگەر یەکێتی خەڵک تەسلیمی ئێران بکاتەوە کێشە نیە لەلایەن ئەگەر دیموکرات 400 دیموکرات کوژرێ لە سلێمانیا کێشە نیە لەلایەن بەڵام لە هەولێرە یەک دیموکرات کوژرێ ئیتر 2 ساڵ باسیەکەن یەک کەس ئەگەر پارتی کەسێک بنێرێتەوە بۆ تورکیا بۆ نمونە 700 ساڵ باسیەکەن مەلایەگە کوژرێ لە هەولێرە چونکە پارتی نەیکوشتووە باسی ناکەن ئیسلامیەکان مەلایەگە کوژن هاوڕێیان یەکەم مەلا تاکە مەلا لە کوردستانە کوژراوە ئیسلامیەکان کوشتویانە بەدەر لەوەی کە لە کاتی شەڕی بزوتنەوەیە ئەوانە حساب ناکەم مەلای زۆر کوژران لە شەڕی یەشێتی و بزوتنەوە بەڵام تاکە کەسێکە بە تیرۆر کوژراوە تاکە مەلایەک لە مێژووی کووردا بە تیرۆر کوژراوە تەنانەت لە مێژووی ڕۆژهەڵاتە لە ئیسلامیەکان کوشتیان لە هەولێر تاکە مەلایەک هەر کەس باسی ناکە کە دەرکەوت ئیسلامیەکان کوشتویانە زۆڵە کوردی جارسیغەی تر باسی ئەو مەلایە ناکەن هاوڕێیان ناوی چی بوو مەلاکە دیارن تکایە ناویم بۆ بنووسە ئەو مەلای ئیسلامیەکان کوشتیان لە هەولێر تیرۆریان کرد چکە مەلایەکی میانڕەو بوو چکە مەلایەکی زانستی بوو زیرەک بوو چکە مەلایەکی بە ڕەوش بوو ڕەوش بەرز بوو دز نەبوو گەندەڵ نەبوو داعش نەبوو بەعسی نەبوو مەلایەکی نیشتیمان پەروەری پاک و جوان بوو ئیسلامیەکان کوشتیان هاوڕێیان باسی ناکەن ویستیان بیێن بەسەر پارتیە سەری نەگر ئیترکەن تەواو بوو ئیتر باسی ناکەن وەکو چۆن سۆرانی مامەحەممە کە دەرکەوت یەکێتی کوشتوێتی ئیتر باسییان نەکرا هاوڕێیان هەتا یەکێتی توانی بووی وا بکات کە بە حساب سۆرانی مامەحەممە پارتی کوشتوێتی باسییانە کرد کە دوای دەرکەوت یەکێتی کوشتوێتی هەڵبەتە دەرکەوتی چی من باسم کرد تا ئەم ڕۆژ هیچ پارتیە ناوێرێ بڵێ سۆرانی مامەحەممە ئێمە نەمان کوشتووە بەس من باسم کردووە ناوێرن هینە پارتیەکان خەسیون ناوێرن ئیتر هین بوو ئەوەیە مامۆستا کامەران چاوشین نا کامەران چاوشینی چی کاکە عەبدولخالق نا عەبدولخالق معروف ناڵێم کاکە ژیان مەلاکە ئەوەی کە 3 ساڵ لەمەوە پێش کوژرا لە هەولێر تیرۆر کرا ئەوەی مەلا گەنجەکە بۆچی تر لە بابەتە نەما باسەکە نەما باسی ئەو مەلایە چکە ئیسلامیەکان کوشتیان ئەوەی هاوڕێیان ناوەکەی بنووسن من هەرەو کاتە باسم کرد من تاکە کەس بووم بەڕاستی ینی هەرەو کاتە باسم کرد باسی کوشتنەکەیم کرد کە ئیدانەم کرد لایڤم کرد لە لایڤە باسم کرد مامۆستا ئیسماعیل شێ وابزانم ناوی ئیسماعیل بوو
هاوڕێیان ئیسلامیەکان مەلایەکە کوشتن کێشە نییە سەرکە مەلا لە هەموو مێژووی کووردا مەلا نەکوژراوە ئەوەیە باشە هاوڕێیان ئەو فیلمە ئەوەیە لە کۆتاییە ئەوێ پێمان بڵێت فیلمەکە کە ئەوانەشی دژایەتی ئەوە ئەکەن هەر دیکتاتۆریەت بەرەمێنەوە ئەوێ پێمان بڵێ کە سەرمایەداری و کۆمۆنیزم وەکو یەکە هەردووکیان دیکتاتۆریت بەرەمێنن کۆمەڵگەی مەسرەفگەرایی بە هەمان شێوە تۆ کۆیلەی تێدا ئازادی و نییە نازانم چی وەکو ئەوانەی کە لای خۆمانەڵێن یەشێتی و پارتی وەکو یەکە ڕێک وەکو یەکە هەولێر و سلێمانی ڕێک وەکو یەکە تەنانەت ئەگەر نەڵێن سلێمانی باشترە ئەڵێن وەکو یەکە سەرمایەداری و کۆمۆنیزمی وەکو یەکە لەلایەن پەکەکە و پارتی وەکو یەکە کۆریای باکوور و کۆریای باشوور وەکو یەکە ئەمە کۆمۆنیستەکان ئەیانەوێ ئەمە هین بکەن ینی ئەمە بخەنە مێشکی خەڵکەوە کە پێویست ناکات شۆڕشیش بکەیت شۆڕشیش بکەیت